دەنگی ئەم پێڵاوانە دەنگی هەنگاوەکانی تەمەنمە، دەنگی خوێنە هەموو مانگێک ئەم دەنگە دووبارە دەبێتەوە تەنیا بۆ دڵۆپێک خوێن. ئێمە تسمان لەم دەرزیە نییە، هەموو مانگێک ئەم دەرزیە بەکاردەهێنین و ژیانمان پێ دەبەخشێتەوە. بەڵام دەرزی کۆمەڵگا بە ئازارە، دەرزی کۆمەلگا لە ڕێگەی توانجەکانیان لە ڕێگەی تێڕوانینەکانیان بەرامبەر بە ئێمە زۆر بە ئازاترە لەم دەرزیە. هەموو مانگێک ئێمە ژوانمان لەگەڵ خوێنە. ئەگەر بێت و خوێن لای کەسانی تر شتێکی ئاسایی بی یانەوەتە قەدری نەزان، ئێمە قەدری ئەم خوێنە ئازانین، چونکە هەر دڵۆپێک لەم خوێنە کاتمان بۆ دەگەڕێنەوە یان کاتی پێدەکڕین، داهاتووی بەدەست دەهێنین، یا ئەوە تا دەتوانین بڵێین خەونەکانمان بەدەست دێن. خوا نەکا ڕۆژێک بین بۆ نەخۆشخانە خوێن نەبێت، چونکە ئیتر ئێمەش بەرەو تونێلێکی تاریک ئەچین، ئەوە تا کات نامێنێ و ناتوانین بەردەوام بین لە ژیان. بۆیە خوێن لای ئێمە زۆر بە بەهایە یان زۆر بە قەدرە. ئەگە کەسانی تر قەدری ئەم خوێن نەزان بەڵام ئێمە ئەیزانین، چونکە کەسانی تر تەمەنیان بە ساڵ ئەپێون، بەڵام تەمەنی نەخۆشانی تەلاسیمیا بە دڵۆپێ خوێن یان بە بوتڵێ خوێن دەپێورێت. هەتا تەواو دەبێ خوێنەکە کاتژمێرێک نیە کاتژمێر نیە. ئەڕۆ خوێنتامان کرد ئیمڕۆ وەک گشتمانکانی تر خوێنمان وەرگرتو. دوای خوێن وەرگرتن لەگەڵ هاوڕێکانم دێین دادنیشتین پێکەوە کۆبوونەوە دەکەین و دوای خوێن وەرگرتن دەتوانین بڵێن ژیانێکی نوێ دەست پێ دەکەین و نەخۆشیەکەشمان ڕێگر لەم بۆ لەوەی کە وەکو کەسێکی ئاسایی نەتوانین کۆمەڵێشت بکەین. من وەکو خۆم خوێندنم بەسەر کەوتوی تەواو کردو و ئێستا مامۆستام و قوتابی لەژێر دەسەڵاتی منیان لە ژێروانەکانی من پێدەگاتن و خۆم خاوەنی بڕوانامەی ماستەرم. کاکە سوڵتانمان لە کۆمەڵەکەمان بەشی ڕاگەیاندنە و کاکە ئارام خاوەنی کاری خۆیتی، بە هەمان شێوەش کاکە ئیبراهیم خاوەنی کاری خۆیتی. ئەوەی لێرە گرینگە کەسانی تر لەوانەیە خۆمان دەبینن بەڵام ئازارەکانمان نابینن، بەڵام هیچ کاتیش نەخۆشیەکەمان نەبۆتە ڕێگر نەبۆتە بەربەز لەبەر ئەوەی ژیانێکی ئاسایی بکەین، بەڵام لە هەمان کاتیشدا خوێن بۆ ئێمە دەتوانین بڵێن ژیانێکی نوێمان پێ دەبەخشێت. مانگانە ئەو دڵۆپە خوێنە هیوایە و هیوایەکی گەشە، یان دەتوانین بڵێن ژیانێکی نوێ دەست پێ دەکەینەوە دووبارە. خوێن تۆ لە ناو دەمارەکانم دڵۆپ بوویت بە نۆتەیەکی مۆسیقای میهرەبان، دەستە بێهێزەکەم وەک ژەنیارێ هەموو ساتێ دەمژەنێ بۆ ژیان، کە تۆ لە ناو گیان مای دەشتی گیانم ڕزگاری دەبێ لە خەمنۆشی، زەردی نەخۆشی و خوێن بێبەشی سەر تاپای ئەبێ بە سەوزایی، کە تۆ لە نێو دڵما دەوران ئەکەیت و ئەسووڕێیتەوە، خوا نەکات تۆی تیا نەمێنێ ژیان لای من ئەسڕێتەوە.